هەر چوار نەخۆشخانەکەی چارەسەری کۆرۆنا بەهۆی زۆری ژمارەکانەوە پڕبوون لە تووشبوانی ڤایرۆسەکە و هۆتێل و گوندە گەشتیارەکان تایبەت کران بە پێشوازی لە هەڵگرانی تازەی نەخۆشەکە. تەندروستی سلێمانی بارودۆخەکە بە مەترسیدار ناو دەبن و پێشنیاری دووبارە کەرەنتینایان داوەتەوە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا، چونکە پێیان وایە کاروا بڕوات دەبێت چاوەڕوانی مەرگی ئازیزان ببێتە هەواڵی ڕۆژانە و ژمارەیەک توشبوو باری تەندروستیان ناجێگیرە. پێشنیاری کەرەنتینەمان کردووە بۆ فترەیەکی زەمەنی کەم بۆ ئەوەی ئەم شەپۆلە هەڵکشانە کەمێک خاو بکەینەوە. ئێمە ناڵین کۆرۆنا کۆتایی پێین، بەڵام خاو بکرێتەوە بۆی نەخۆشخانەکان ئیستیعاب کرێ. من هیوادارم وەختێک کەرەنتینە نەکەین کە ژمارە زۆرەکان گیان لە دەزانە زۆرەکان بە ئیجباری پێمان بکە. ئێمە ئەبێ پێش حەدەسەکە بکەین، پێشەوەی کارەساتەکە ڕووبا ئێمە ڕێگاکانی خۆپارێزی جێبەجێکەین. یعنی کەرەنتینەکردن لە 6 ئێوارە بە 12 شەو باوەڕ ناکەم تەسیر لە هیچ لایەنێکی ئابووری خەڵکە. زۆربەی ئەوانەی کەیان نیشانەیانەوە خۆیان بۆ پشکنین دێن و خاڵی دووەمیش سەرچاوی توشبوونیان نەزانراوە کە بەڕاستی ئەمە زەنگێکی مەترسیدارە و ئەوەی ئێستا دەیبینین بەداخەوە حاڵەتەکانی مردنیش زیادی کردومەش بەهۆی ئەوەیە کە بێگومان تەشخیصکردن کە درەنگ بێت کە کەسەکە بە نیشانەی قورس بێت، چاکبوونەوەی قورسترەوە کاتی زیاتری دەوێت و چارەسەری زۆرتری دەوێت. پێشتر هەر حاڵەتێکە توشبوو بوو ئەگەر نیشانەشی نەبووە لە نەخۆشخانە چاودێری دەگرا، بەڵام بەداخۆ ئێستا ئەوانی کە نیشانیان نیە لە ئوتێل و هەروەها لە گوندی گەشتارەکان دانراون، بەڵام ڕۆژانە تیم و هەروەها پزیشک سەردانیان دەکا. هەر کاتێ نیشانەیان هەبێ دەگوازرێنەوە بۆ ناو ئەو نەخۆشخانانە بۆی چاودێری پزیشکیان بۆ بکرێ. تیمە تەندروستیەکان بەهۆی خێرا بڵاوبوونەوە ڕناگەن بەهۆی دەرەنجامی پشکنینەکان لە ماوەیەکی کەمدا بدەنەوە بۆ کەسانەی گومانیان لەسەر هەیە یاخود توشبووی ڤایرۆسەکان. گەرچی ڕۆژانە زیاتر لە 500 پشکنین لە سەعات 8 بەیانی تا 11 شەو وەک نمونە لە خەڵکی وەردەگیرێت، بەڵام سنوورداری توانەکان وای کردو هەر ئەنجامێک زیاتر لە 72 سەعاتی پێ بچێت. بێت و ڕۆژانە 300 400 یاخود 500 نمونە بێتە مختبەر. بەڕاستی ئەوە کاریگەری زۆر گەورە دروست دەکات لەسەر ئیشی ئێمە، چونکە بۆ ئەوەی بۆ جەنابتی باسکەم پرۆسەی پشکنینەکە چۆنە. ئێمە سەرەتا نمونونەکان وەرەگیرێن، دواتر نمونونەکان لەلایەن تیمێکەوە کۆدیان ئەدرێتەوە تۆمارەکرێن، چونکە هیچ نمونەیەک بەبێت تۆمارکردنی ناو و زانیاریەکانی ناتوانین کاری لەسەر بکەین. ئەمەش بۆ خۆی کاتێکی پێچێ لە ڕاستی ئێمە ئەچینە سەر دەرهێنانی بۆ ماوەمادەی ڤایرۆسەکە کە ئەمە لانی کەم ئەگەر یەک تاکە سامپڵ ئەنجام بی بە نزیکەی سەعاتێکە پێچێ، بەڵام ئەگەر بێت و بیکەی بە 20 سامپڵ یاخود بە 100 سامپڵ یاخود بە 300 سامپڵ بێگومانە بێت تەوزیعیکەی و ئەم تەوزیعکردنە کاتێکی زۆرت لێبە. اینجا دوای ئەوە پرۆسەیەکی تر هەیە کە پرۆسەی PCR پێڵن ریل تایم PCR کە ئەمیش هەر خۆی ئامادەکردنەکەی لانی کەم سەعات و شتێکی ئەوێ، تێستکردنەکە خۆی سەعات و چارەکێک 20 دقی ئەوێ وەت شیکارکردنی داتاکەش، چونکە پێدانی ئەو ئەنجامە بۆ منە لە لای منەوە بەڕێز کاگاری کە سەرپەرشتیاری ئیداری ئەم تاقیگەیە، ئەویش مەسئولیاتەکەی لەسەر شانی منە کە ئەبێ ئەم پشکنینانە بە وردی شیکارکەم لەبەرەوەی پۆزتیڤ و نێگاتیڤ لێمان تێکەڵ نەبێت. ئێمە داوای لێبوردن لەو هاوڵاتیان ناکەین و لەو نەخۆشانە ناکەین کە چەند ڕۆژێکە فەحسیان کردووە و تا ئێستا نەتیجەیان وەرنەگرتوێتەوە. بەڕاستی ئەمە بۆ ئێمە بۆتە بە ئاستەنجێک کە ئەمانەوێ بە زووترین کات چارەسەری و کێشەیە بکەین کە سامپڵەکان زۆر کۆبۆتەوە لە لامان، نمونەی فەحسەکان زۆرە لە لامان کە ڕۆژانە ئێستا زیاد لە 500 بۆ 600 سامپڵمان بۆ دێ و هی ڕۆژانی پێشوش هەرماوەتەوە. ئەو کەسانەی کە پێویستە کات لە ئێستاە لەم کاتەیە کە پێویستە کا فەحسکات بەڕای ئێمە و لە ڕووی زانستیەوە وا پێویستە کات کە ئەو کەسانی کە نیشانەیان هەیە، نیشانی نەخۆشیەکەیان هەیە، ئەوانە بچن فەحس بکەن، یاخود ئەگەر کەسێک بێ نیشانەی نییە بەڵام بەرکەوتەی هەبووە لەگەڵ کەسێکی پۆزتیڤە کە پێشتر تووشی نەخۆشیەکە بووە، ئەوانە لە ئێستایا پێویستە کا فەحسکرێن. ژمارەی توشبان بە ڤایرۆسەکە لە هەرێم تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نزیک دەبێتەوە لە 2000 کەس و 35 کەسی کۆچ کردو. زۆرینەی ڕێژەکان بەر پارێزگای سلێمانی دەکەوێت و هەر بۆیە تەندروستی شارەکە پێشنیاری قەدەغەی هاتوچۆیدایە لیژنەی باڵای کۆرۆنا و بە پاساوی خراپی گوزەرانەوە پێشنیارەکەی تەندروستی ڕەت کرایەوە و ڕای پزیشک و سەرپەرشتیاران بۆ جۆرەیە کە سلێمانی تووشی کارەساتێکی مرۆیی گەورە دەبێتەوە گەر ژمارەی بڵاوبوونەوە وەها مەودای فراوان بێت. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.